سلێمانیم بە دیاریکراوی لە بەشی وەرزشی زانکۆکە ئەمڕۆ دەمانەوێت ڕاو بۆ چوونی دکتۆران و مامۆسایان و خوێندکارانی ئەم بەشە وەربگرین سەبارەت بە یاری نێوان ڕیال مەدرید و مانچستەر سیتی لە قۆناغی پێشکۆتایی خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا لەگەڵمان بن. دۆخی ڕیال مەدرید بکەن لە دەورەی ئیسپانی ئەم ساڵ زۆر لاواز بە تایبەت ئەم یاریانەی کۆتایی هەرچەندە لە ساحەی ڕیال مەدرید یاریەکە ڕیال یاریەکی باشی کرد بەڵام ئەو گۆڵی مانستی گۆڵی تەعادلی مانستی ئەمە بووە هۆی ئەوەی کە زیاتر ئەم تیپە معنەویاتێکی هەبێ بتوانێت لە ساحەی خۆی یاریەکی باش بکات و ئاسێکی باش پێشکەش مانسیتی ئەتوانێت بەربەستی ڕیال مەدرید ببڕێت و بچێتە یاری کۆتایی براوە بێت. ڕاستیەکەی لەم یاریانەیە پێشبینی زۆر قورسە. تیپی ڕیال مەدرید لە پاریشەوە کە یاریەکەی لەگەڵ چەند یانەیەکی بەهێزدا ئەنجاممە ئەگەر لە چوون بێ لە هاتنەوەیە بێ یاری خۆی یەکلایی کردەوە و پاڵەوانێتی بەدەست هێنا. ئێمە هەممان ئەبین کە ڕیال تیپێکی جیازە لە ئەبطاڵ وەک لە لالیگا وەک لە جامیشا بەڵام وەکو پێشبینیەک هەرچەنە تۆزە قورسە پێشبینەکە بەڵام احتیمال هەیە بەڕای من مانستی بتوانێت بباتەوە میاری. سڵاو لێبێ. سڵاو لێەوە بەخێر بن سەرچاو. کاپتن بەپێ ئەو سیرکردنی تۆ سەیری یاریەکانی ئەبطاڵی کردووە لە یاری پێشکۆتایی وەکو زانین لە ڕۆژی چوارشەمە ڕیال و سیتی یاریان هەیە. پێ دوایە کە کام یانەیان لە ئەبطاڵ دەرەکرێت. بە پێشبینی من هەرچەند یاریەکە بەهێزە و یاری بڵێن یاری چوون کراوە یەک بە یەک تەواو بووە بە حکمیەوەی یانەی مانسی لە بارودۆخێکی زۆر باشایە و یاریگای خۆشیەتی هەرچەند ڕیال مەدرید ئەتوانم بڵێم یانەیەکی ئەوروپی و بڵێن یانەیەکی ئەبطاڵە باڵەدەستی زۆر زۆرە لە خولی ئەبطاڵە بەڵام لەم بارودۆخی ئێستا بە بڕوای من مانسیتی ئەتوانێت بەربەستی ڕیال مەدرید ببڕێت و بچێتە یاری کۆتایی براوە بێت. بۆچی ڕیال ناتوانێت ئەو بەربەستە بشکێنێت و بچێتە یاری نیایی لەبەر بارودۆخی مانستی لە خول ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر بەدەستی هێناوە. ڕیال مەدرید خولی ئیسپانی لەدەستاوە پێش هەفتەیەک مانسیتی زاڵترە و یاریگای خۆشیەتی و بە ئەنجامێکی باشیش یاری بڵێن یاری چوونی کۆتایی پێێناوە هەموو شتێک لە بەرژەوەنی مانسیتی و پێم وایە ئەتوانێت ڕیال مەدرید دەربکات لە ئەبطاڵ و خۆی بچێتە یاری نیایی. بە بۆ چوونی ئێوە ئەوەی کە ئێوە سیرتان کردو لە یاری پێشتری ڕیال و مانسیتی کە بە ئەنجام یەک بێک تەواو بوو یاریەکە پێ دوایە لەم یاریە کام لەو دویانە ماڵاوای لە چامپیۆنز لیگ دەکات. سەرەتا بەخێراتتانەکەم ڕاستیەکەی لەم یاریانەیە پێشبینی زۆر قورسە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە بینین تیپی ڕیال مەدرید لە پاریشەوە کە یاریەکەی لەگەڵ چەند یانەیەکی بەهێزدا ئەنجاممە ئەگەر لە چوون بێ لە هاتنەوەیە بێ یاری خۆی یەکلایی کردەوە و پاڵەوانێتی بەدەست هێنا لەگەڵ ئەوەشە چەندین یاریزانی هەیە کە خاوەن ئەزمونن و خاوەن چەندین پاڵەوانێتی چامپیۆنز لیگن ئەتوانێت بە ئەزمموی ئەوان یاریەکە لە یەکلایی کاتەوە بەڵام هەر لەگەڵ ئەوەشە ناتوانین یەکلایی کەینەوە بڵین ریال مەدرید براوە ئەبێ لەبەر ئەوەی ئەم یاریان لە یاریگای مانچستەر سیتی ئەبێت لەگەڵ ئەوەشە گواردیۆلا هەوڵی زۆری خۆی یاوە وەکو ڕاهێنەرێک بۆی ئەوە بۆ نموناوەی کە ئەیبینین 6 ساڵە 7 ساڵە هەوڵەدا و ئەگاتە یاری کۆتا یان پێش کۆتا و دەرئەکرێ ئەگەر بەدەستی تیپی ریال مەدرید بێ یان بەدەستی پێکی تر بێ. ئێمە گەر خیار بخێنە بەردەستی جەنابوو لەم دوو یانەیە کامیان ماڵاوای یەکات لە 100% ناتوانم بڵێم کامیانە بەڵام وەکو وەرزشوانێک ئەوەی ئەیبینین و ئەوەی پاریش بەس بەرچاومان کەوت ئێمە بینیمان هەر ریال یەکلایە بووە. سەرەتا بە خێراتنتانەکەم بە حکمی ئەوەی ئەمساڵ مانسیتی لە ڕووی ئاستە و لە ڕووی یاریکردنەوە زۆر لە ڕیال مەدرید باشترە. سەیری دۆخی ڕیال مەدریدش بکەن لە دەورەی ئیسپانی ئەم ساڵ زۆر لاواز بە تایبەت ئەم یاریانەی کۆتایی هەرچەندە لە ساحەی ڕیال مەدرید یاریەکە ڕیال یاریەکی باشی کرد بەڵام ئەو گۆڵی مانستی گۆڵی تەعادلی مانستی ئەمە بووە هۆی ئەوەی کە زیاتر ئەم تیپە معنەویاتێکی هەبێ بتوانێت لە ساحەی خۆی یاریەکی باش بکات و ئاسێکی باش پێشکەش بکە ئەگەر وەکو تەوەقع ڕێی منەچەوێ من لە ڕای من ئەوەیە کە ڕیال مەدرید لە ساحەی مانستیا تووشی کێشەیەکی زۆر گەورە ئەبێت لە ڕووی یاریکردنەوە ئەتوانم بۆ سەبارەت بە ئەنجامی یاریەکە ئەتوانم 2-1 بۆ مانستی دەستنیشانی بکەم کە مانستی لەوە یاریە سەرەکەوێت. بە پێشبینی تۆ پێ دوایە لە یاری پێشکۆتایی لە نێوان ڕیال و مانسیتی کە یاری گەڕانەوەیە کام لەم دویانەیە ماڵاوای لە چامپیۆنز لیگ دەکات؟ وەڵی پێشبینیکردن بۆم یاریانە خۆ دەزانین تۆزە قورسە بەڵام هەنێک هۆکار هەیە کە تۆ ئەتوانی پێشبین لێ سەرکە یەکەم ئەتوانین بڵێن
مانسی لەسەر برنەوەی نازناوێک هاتۆ بۆ یاریەکەش و یاری پێشتریش هەتوانین بڵێن زۆربەی کاتەکانی یاری باڵادەست بە بەسەر ڕیاڵە لە ڕووی تۆپوەرگرتن و ئەوشتانەوە بەڵام احتیمالی ئەوە هەیە کەوا بڵێ مانسی لە برنەوەی کاسەوە هاتۆ بۆ ئەم یاریە و ڕیاڵ مەدریدی لە لەزدانی لالیگاوە هاتۆ بۆ ئەم یاریە بەڵام ئەمە ناکرێت بە پێوەرێک بۆی کەوا بڵێن وڵا ڕیاڵ مەدریدە دۆڕێ مانسیە دۆڕێ ئێمە هەممان ئەبین کە ڕیاڵ تیپێکی جیاوازە لە ئەبطاڵ وەک لە لالیگا وەک لە جامیشا بەڵام وەکو پێشبینیەک هەرچەنە تۆزە قورسە پێشبینەکە بەڵام احتیمال هەیە بەڕای من مانسی بتوانێت بباتەوە ئەم یاریە بەڵێ پێشبینی من وایە سەرتا بەخێر بێن پێشبینیکردن بۆ ئەم یاریانە بەڕای من قورسە چونکە هەردوویانە بەهێزن هەردوویانە ئامادەن وەروە مانستی لە هەم لە خول باڵەدەستە هەم لە ئەبطاڵیش بۆیە وەکوتم پێشبینی قورسە یعنی مانستی یانەیەکی تەواو ئامادێ ڕیاڵ مەدریدیش چەند نقاطێکی زۆعفی تایە کە هەمومان ئاگادارین بۆیە بەڕای من بردنەوەی مانسی ئاسانترە لە ڕیاڵ مەدرید بەڵام ڕیاڵ مەدریدی شێکە بۆ لۆ یانانەی کە تا دواخلک جنگاوە کە هیچ کاتێک گۆڵی نەیە وەک ساڵی پاریش بینیمان لە خۆناغەکان مانسی کردە دەرەوە لە دواخلک کە هیچ کەسێک تەوەقعی ئەوەی ناکرد و بەڕای من پێشبینیکردن زۆر قورسە وەکو حەزی خۆم بڵێم ئەوە ڕیاڵ مەدرید بەڵام بەڕای من مانسی باتە خۆی هەمیشە ئێمە ئاڵینەوە پێشبینیکردن لە یاری تۆزێک ئەستەمە چونکە بارودۆخی یاری زۆر جیاوازە لەو بارودۆخی کە لە پێش یاریەکە ڕوەدات بەپێی ئەو بارودۆخی کە ئێمە لە یاری سانتیاگۆ بینیمان وێڕای دەسەڵاتی مانستی و کۆنتترۆلی تۆپ لە بەشێکی زۆری یاریەکە بەڵام تایمی دووەم ڕیاڵ مەدرید زۆر جیاواز دەرکەوت ڕیاڵ مەدرید زۆر بە بەهێزی دەرکەوت ینی هەمیشە یڵێنەوە قسەیەکرێتەوە کەسایەتی ڕیاڵ مەدرید لەیانە پاڵەوانەکانە زۆر تایبەت و جیاواز دەرچوو بۆیە مەسەرەن ئەڵێن توانی بێتی ئەم بارودۆخە لەگەڵ مانستێکی زۆر بەهێزا بەڕێ بکات ئەشتوانێت لە ناو ئیتیحادیشە هەمان شۆ بێت بەڵام ئەوەی کە لە تایبەتمەندیەکانی ڕیاڵ مەدریددا زۆر جار باسەکەینەوە هیچ کات بە جەماوەر و بە فشاری تیپی بەرامبەر تێک ناچێت ئەوەیەکە لە ینی هەر بە ئارامی و لەسەر تشکیلی خۆیان و لەسەر ئەو سیستەمی بەرگریکردنە ئەمێننەوە هیچ پەلەش ناکەن بۆ هاتنە پێشەوە تاوەکو دەرفەتێکی زۆر گرنگ و زێڕی نەبێ ئەنجا هەمویانە پێشەوە یان ئەماڵین هەمووی هاوسەنگە یاریکە زۆر هاوسەنگە نزیکەرێکەوە بەڵام مانسیتی ئەوەی کە بۆی دروست بووە بە تایبەتی کە یاری گەڕانەوە لە یاریگای خۆیەتی ئەمە هەمیشەوەکو پشکی شێر بۆ حسێ بکرێ بۆیە من وای بۆ ئەچم چانسی مانستی تۆزە لە ڕیاڵ مەدرید دوێ ڕای نزیکی هەردوو تیم لەیەکەوە بەڵام چانسی مانستی بۆ سەرکەوتن تا ڕادەیەک زیاتر چونکە ئەگەر یەکسانیش بن کاتێکێتە کاتە زیادکراوەکانەوە چۆن ساڵی پاربینیمان لە کاتە زیادکراوەکان ڕیاڵ مەدرید سوودمەند بوو بە پێی بوونی جەماوەر بەپێی ئەو هاندانەی کە جەماوەر هانی یاریزانەکانات لە کۆتا خولەکەکانە یاریەکە گۆڕانکاری بەسەر هات بەڵام گواردیۆلا درک بەوە ئەکا کە هەمیشە ئەو کاتانی کە لەگەڵ ڕیاڵ مەدریددا یاریکات ئەبێ زۆر بەوردی مامەڵە لەگەڵ یارەکان بکات خۆشی ئەڵێتەوە ئەڵێ چەندین جار ئەو یاریانە لێ ئەدەینەوە بۆ ئەوی بتوانین کەمترین ئەو هەڵانی کە لەگەڵ ئێمە یا دروست بەرامبەر بە ڕیاڵ مەدرید ئەمجارە دروست نەبێت بۆیە من زۆر بە هاوسەنگی بینم بەڵام هەندێک مانسی تا ڕادێک باڵا دەسترە بێت لە ئەنجامەکەیە تواناکان و ئەسێرەکانی سیتی باشترە و گواردیۆلا ئەگەر تێکی نییە لە پێکاتەکە و لە گۆڕانکاریەکانی بەپی مەزرای یاریەکانیش تەسەوەری شیوان ناتوانێت تەسەوەرکەی چکە یاریەکە 90 دقەیە احتیمال لەو 90 دقەیە حاڵەتی شیوا دروست بێت کە بەلای لایەکە یاریەکە بگۆڕێت کە بیر لەکەیتەوە ڕیاڵ مەدرید چڵسی بەلاناوە لیڤەری بەلاناوە کە لە خولا زۆر خراپن کە سەیریش ئەەکەی لەم لاوە بایرن پاریسی دەرکردەوە لەو لاژمانسی بایرنی دەرکردە بەڕاستی یعنی جێگەی باس و خواستێکی زۆرە بەڵام هەموو ئەگەرەکان کە لە یاری پێشترە لە بەرژۆنە ماسەستی بووە و لە دەورەی ئینگلیزیا پرێمەر لیگ یەکلایی کردوەتەوە تا حدێ با بڵێن مانچستەر سیتی یەکلایی ئەکاتەوە بە بۆچوونی من و بە بۆچوونی عامی سێرکردنی پێشووتر و ڕابردووی ئەم ساڵی بڵێن ئەم ساڵ لە ڕابردووە مانستی زۆر باشتر لە ڕیاڵ وەڵی بەڕای من خۆی هەردوویانەکە یانەیەکی تاڵی باشن یاریەکی پێشوش یاریەکی باش بەڕێوە چوو بەڵام بەڕای من ڕیاڵ مەدرید چونکە یانەیەکی زۆر گەورە و بەخەوەتە بەڕای من ڕیاڵ مەدرید ئەیباتەوە و مانسیتی مەڵ ئەوە یەکات بەپێی ئەوەی
یاریانەی کە تۆ تەماشات کردووە بەتابەت لە خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا پێ دوایە لە یاری پێشکۆتایی لە نێوان ڕیال و مانسیتی کام لەم دویانەیە ماڵاوایی لە چامپیۆنز لیگ دەکات خۆی ئەبێت تۆزە جیاوازی بکەین بەڕاستی لە یاری ڕابردوو ئەگەر سێکێن و هەڵوێستی هەردوو تیپەکە لە خولە ناوخۆیەکان ئەوە گۆڕانکاری بەسەراکرێت چکە مانسیتی توانین بڵین بە شێوەیەکی باشتر ئاتۆ پریمەر لیگ و توانێتی ڕزبەندی یەکەم و تقریبا توانین بڵین نزیکە لەوەی کە خولەکە کۆتایی پێبێنێت چونکە ئەم یاری ئەمێری داهاتوو بەرێتەوە پریمەر لیگ ژەبە بۆی هەوڵەکانی سیتی زیاترە باشترە بەڵام یاریگا حکومەکە لە چمپیۆنز لیگ کە ئەوش ئەتوانین بڵێن ساڵی ڕابردوو لە بڵین لە ڕیال مەدرید یاری گەڕانەوە کرا کە ئەم جارە لە یاری بڵین گەڕان لە سیتیەک لە شاری مانچستەرەکە کە ئەمەش کاریگەری ئەبێ لەسەر یاریەکە و خۆشمانزین تواناکان و ئەستێرەکانی سیتی باشترە و گواردیۆلا ئەگەر تێکی نییە لە پێکاتەکە و لە گۆڕانکاریەکانی یاری ئەم هەفتەیەش لە پریمەر یاری بە دیبڕۆین نەکرد وەکو ئامادەکاری بۆ یاریەکەی ڕیال مەدرید تەسەوراتی من سیتی نزیکترە بۆ گاتە قۆناغیدات و چکە دۆخی ڕیال مەدرید هەم لە خول لە ناخۆیەکە خراپەکە ئەنجامەکانی وەکو پێویست نییە و ئیسە ڕزبەندی لە دووەم و سێمایە و لەگەڵەوەشە ئەستێریکی وای پێ نییە کە بتوانین گۆڕانکاریکە بە جگە لە ڤینیسیۆس و بنزیمە نەبێ کە ئەتوانین بڵێن هەڵێکی بەرگری لاوازی هەیە داوەندێکی باشەیە بەڵێن خەتی پێشووی باشە بەڵام خەتی دواوی خراپە بەڵام بەگشتی لە یاریگای بڵێن سیتی لە ئیتیحاد ئەتوانین بڵێن سیتی نزیکتر بۆ سەرکەوتن لەبەرەوەی یاریەکان لە یاریگای خۆی بوو لە گەڕانەوە زۆربەی یاریەکان بۆمە لە گەستی لەگەڵ پاریس سەن ژەرمان بینی لە دەقەکانی کۆتاییە گۆڵی برنەوە گۆڵی سەرکەوتنی تۆمارەکەەوە گەشتە قۆناغیدات و ئەو پەیوەندی بەلانی بڵێن توانین جەستی یارزانەکان و ئیسەر توانیت جەستی یارزانەکان لەو پەڕی باشیایە بەڵام کۆتایەکان لە یاریگای خۆی نیە ئەوە گرێگە چونکە هەندەران و جەماوەر لە یاریگا لە چمپیۆنز لیگ کاریگەری هەیە لەسەر تیپەکان و ئەمە ژوای کردووە کە ڕیال مەدرید پار ساڵ بین بە ئاسانی یان بە قورسی تیپەکان بڕیان بە ئاسانی بڵێن توانین لە دوو دقیقە دوو گۆڵی لە سیتی کرد لە ساڵی ڕابردوو بەڵام ئیمساڵ یاریەکە بە پێچەوانەوە سێرەکەین شتەکان بە پێچەوانە شەوابی ڕەنگە یاریەکان تقریبا بە هەردوو لا متەکافیە بەس وا هەست دەکەم حەزی ماشسەر تۆزێ باشتر بێت لەوەی لە ساحی خۆیاتی ناو جمهوری خۆیاتی بەپی مەزلای یاریەکانیش تەسەوەری شیوان ناتوانین تەسەوەرکەین چکە یاریەکە 90 دقیقەیە احتیمال لەو 90 دقیقە حاڵەتی شیوا دروست بێت کە بەلای لایەکە یاریەکە بگۆڕێ بەس بە تەسەوەری منەوەی کە بینیمە هەستەکە مانچستەر سیتی حەزی باشترە و ئەوەی باتەوە ئەمە بینیمان پارساڵ ڕیال مەدرید لە خراپترین دۆخات یاریەکان ڕیمۆنتادای ئەنجامەیە پێ دوانێ کە ئەم ساڵ ئەو کۆڵێ دافعەیەکی باش بێ بۆی کە بتوانێت جارێکتر مانسیتی لە یانە پاڵەکان بکاتە دەرەوە ئەوەی ساڵی پار ینی ئەو حاڵەتی کە ڕیال مەدرید ئەو تەحفیزی وەری گرتە بوو ئەو متمانە بەخۆبوونی کە چەندیانی پێشەوە دەرکرده بوو کە بۆ یاریەکان ئەهاتەوە ئەم ساڵ فەرقی ئەم ساڵ ینی مانچستەر سیتیش نیانەیەکی گەورەیە بڕوا ناکەم تووشیەوە هەڵێ بێتەوە و دیراسیی باشی ڕیال مەدریدیشی کردو بە قسەکانی خۆی تەسریحەکانی ئەوە بێکە لەم ڕۆژانی پێشوایڵێ یاری مانچستەر سیتی و ڕیال مەدرید قورسە پێشبینی بکەیت بەڵام بە حکمیەوەی لێکدانەوەی یاری پێش و لە دەوریەکانە ئەتوانین بڵێ مانچستەر سیتی بە حکمیەوەی مانچستەر سیتی عەزمێکی باشیە لە ساحەی ڕیال مەدریددا تا بڵێن بە ڕادەیەک نەتیجەیەکی باش هاتوۆتە دەرەوە یەک بە یەک و لە دەورەی ئینگلیز یا پرێمەر لیگ یەکلایی کردوێتەوە تا حەدێ با بڵێن مانچستەر سیتی یەکلایی ئەکاتەوە بە بۆچوونی من و بە بۆچوونی ئامی سێرکردنی پێشووتر و ڕابردووی ئەم ساڵی بڵێن ئەم ساڵ لە ڕابردووە مانسیتی زۆر باشتر لە ڕیال بەڵام بیرمان نەچێ ڕیال مەدرید وەکو چەند ساڵێکی پێشوو ناوی دەرکردووە بە فرقەی ئەبتاڵ تۆ عەزمێکی زۆر بەهێزە بۆ ڕیال وە ڕیاڵیش لە دەوری ئیسپانی هەتا ئێستا شەڕی دووەم و سێمی ئەکا یعنی تۆزێ بڵین قورسە بۆ ڕیال بۆ یاریەکەی و لە ناو سەحەی مانسیشا بەڕێی من احتیمالیە من بۆکو خۆم حەزەکەم ڕیال بیبە بەڵام ئەوش تۆزێ پێشبینی لە سەداسەدکەی قورسە بۆ ئەو دویانەیە بەڕاستی هەردووکیان وەکو پێمانوتی هەرێکوینی خۆی هەیە کامڵن ئەوەی کە ئێوە سەیری یاریەکانی خولیانە پاڵەوانەکانەکەن پێشبینی ئێوە لەسەر یاری ینی ڕیال مەدرید و مانچستەر سیتی لە قۆناغی پێشکۆتایی کە لە یاریگە مانچستەر سیتی بەڕێوە دەچێت پێ دوایە کامیانە ماڵئاوایی لە خولەکە دەکات وەڵی بەڕای من
خۆی هەردوو یانەکە یانەیەکی تاڵەی باشن یاریەکەی پێشوش یاریەکی باش بەڕێوە چوو بەڵام بەڕای من ڕیال مەدرید چونکە یانەیەکی زۆر گەورە بەخەوەتە بەڕای من ڕیال مەدرید ئەیباتەوە و مەسیتی مەڵاوایەکات ئەگەر سەیریارەکانی پارساڵی کرد بێ ینی ڕیال مەدرید بە دۆخێکی تا ڕادێک نەهاموارات هەیە پاریۆتوانیشی بربەستەکانی لیڤەرپۆل و چێلسی مانچستەر سیتیش ببرێت پێ دوانی ئەم ساڵ بتوانێت هەمان سیناریۆ دووبارەکات ئیشاڵڵا ئەم ساڵ ینی بەرەو پێشچوونێکی تازە بەخۆیەوە بینێ یاریەکی پێشووتر یاریەکی باش بوو اینجا هەندەرانیش ڕۆڵێکی باشە بینن ینی ئەگەری هەندەری زۆر بەشداری بکات لە یاریەکەدا پشتگیری زۆر بکەن ئەوە ئیشاڵڵا ڕیال مەدرید دەیوێتەوە چکە بیر لەکەیتەوە ڕیال مەدرید چڵسی بەلاناوە لیڤەری بەلاناوە کە لە خولا زۆر خراپن کە سەیریش ئەەکەی لەم لاوە بایرن پاریسی دەرکردەوە لەو لاژمانسی بایرنی دەرکردە بەڕاستی یعنی جێگەی باس و خواستێکی زۆرە بەڵام هەموو ئەگەرەکان کە لە یاری پێشترە لە بەرژۆندە ماسەستی بووە ئێستاش کەچێتەوە ناو یاریگای خۆ ماستی هەنی هەموو بەرژۆندەکان لە بەرژۆنی گواردیۆلا ماستیە هەر چۆنێکیش بێ ئینشاڵڵا سەرەکەوین وەکو هەندەرانی بەرشلۆنە وڵی بە نسبەت یاریەکەەوە قورسە تۆزێ بڕیاری لەسەر بین چونکم ماسیتی ئەم ساڵ ئاستی زۆر باشترە چون خاوەنی یەکێ لە بەرزترین هێرشبەرەکانی جیانەوەی سا گۆڵکاری دنیاە هالاند بە پێشبینی من ماسیتیە باتۆی دوو بەسفرە چەند قورسیشە بەڵام پێشبینی من دوو بەسفر ماسیتیە بات بەڵام من وەکو هەندێکی ماستی هیوادارم ماستی بیباتەوە من لەم سێ ساڵی ڕابرد لەم دوو ساڵی ڕابردووە ڕیال مەدرید سێ یاری بە ماستی دۆڕاوە یاریەک ڕیال مەدرید بردیەوە بەڕەئی خۆم ئینشاءڵڵا ماستی باتەوە جمهوری ماستیشم و بۆ چوونم چییە لەبەرەوەی ئەڵێ ماستی باتەوە ماستی لە یاریگای خۆیەتی ماستی تیپێکی تۆکمێ ئەم ساڵ هیوادارم بیباتەوە ئینشاءڵڵا بە پێی تەجروبەی ساڵانی ڕابردوو ڕیال مەدرید هەمیشە پێشەنگ بە لە ئەوروپا بەڵام بە پێ ئەست و تەکنیک و تاکتیکی مانسیتی باشترە بەڵام ئەمە نابێتەوەی کە بڵێن کە ڕیال مەدرید دەرەکرێت هەمیشەوا بووە سیتی تیپێک بۆ زۆر باش بووە ئەنجامی باش بووە بەڵام چۆن بڵێ لە کۆتاییەکانی خولی ئەبتاڵا خراپ بووە بەڵام ڕیال بە پێچەوانەوە یاریکردنی خراپ بووە بەڵام ئەنجامی باش بووە بۆی پێشبینیەکەم لە ڕووی باشتربوون و مانسیتی باشتر بێ بەڵامەت پێم وا بێ ڕیال ئەگەری سەرکەوتنی هەر زۆرترە ئەو نەی سێ یاریەکەم کردی بێ پێشبینی یاریەکەم کردیوە بە یەکەم یاریش بێت ڕیال شایانی بردنەوە بوو ئاستی زۆر باش بوو بڕوا هیچ کەسێکیش پێشبینی و ئاستەی نەئەکرد بەڵام ئیشەڵا هەندێری ڕیاڵم ئیشەڵا لە یاریەکەیە ڕیال سەرەکەوێت ئەوەی پێشبینی خۆی کوم ڕیال بە شایانی بردنەوە زانم یاریەکە لە یاریگای مانسیتیە و یاری پێش و یەک بە یەک بوون پێ دوانی ئەمە بارگرانێکی زیاتر بۆ ڕیال مەدرید دروستکات بڕوا ناکەم چونکە ئەو یاریە ڕیال هەتاوەکو یاریەکە قورستر بێ بەقەوەترە بێ وەڵای ڕیال ئاستێکی خراپێ لە خولی ئیسپانی بەس بۆ چامپیۆنزیک ڕیالێکی ترە ئاستێکی باشتر پێشکەشەکەوە هەستەکەی یارزانەکانیش خۆیان داوە زیاتر چامپیۆنزیک وەک لە خولی ئیسپانی بەس بۆ یاریەکەی مانسیتی و ڕیال مانسیتی من هەستەکەم ئەم یاری ئەباتەوە چونکە پار هەنێ غەڵەتی کردو ئەم ساڵ دووبارەی ناکاتەوە چۆن بینیمان گواردیۆلا ئەم ساڵ هیچ بەد لێکی نەکرد نەیوێرە لەوانەیە مانسیتی ئەمجارێکی باشتر بەدەست بێنێت و بتوانێت ڕیال بکات دەرەوە لە خولەکە وڵای یارێکی خۆش و کورتیشە بێت تا حدێکی زۆر طبعا ڕیال مەدرید یانێشی گەورەیە خاوەنی مێژوویشی زۆر باشە لە چامپیۆنز لیگە بە حکمی ئەوەی لەوەتی لە بەشداریان پاڵەوانێتی و چەند ساڵی ڕابردوو ئەنجامی زۆر باشە بەس مانسیتیش گواردیۆلای هەیە کە فەیلسوفە لە بواری ڕاهێنەرایەتیە بەشدی قسە هەڵ ناگرێت گواردیۆلا و یارێکی قورسە بێ بەپی ئەوەشی مانسیتی خولی یەکلایی کردوەوە تا ڕادێکی زۆر ڕیال مەدریدیش لە لیگای لەدەستا وەکومان نەزانین هەم ڕیال مەدرید و هەم گواردیۆلاش هەوڵێکی زۆرێن بۆ ئەم یاریە بۆ من ڕای خۆشمەیە هەم پێم خۆشەوە ڕای خۆشمە مانسیتی سەرەکە
بەهۆی ئەو مێژووی کە ڕیال مەدرید چەند ساڵە هەیەی لە بڕواایدا ئەم ساڵی شەر ڕیال مەدرید زاڵ دەبێ بەسەر مانسیتی. باشە یاریەکە لە یاریگەی مانسیتیە پێ دوانیە کە مانسیتی بتوانێت ئەوەی کە بە نەتیجەیەکی باش هاتوۆتە دەر لە ساحەی ڕیال مەدرید پێ دوانە پاپش بە یاریگا و بەهاندەرانی بتوانێت بارگرانی بۆ ڕیال مەدرید هەرچەندە یارەکە بۆ ڕیال مەدرید تۆزە زەحمەتێکە لە ساحەی خۆی دانیە بەڵام لەو بڕواایدا ڕیال مەدرید زاڵ بەسەر مانسیتیدا. وەڵای من پێشوانی هەموو پێشبینەکانم بە ئاسانی ڕیال مەدرید ئەم یاریە باقل تەسەوری خۆم بە ئاسانی تێپەڕێنێ وەک یاریەکانی پێشوش بینیمان یاری پێشوش ڕیال مەدرید تەنها 15 خولێکی سەرەتا تووشی کێشە و زەحمەتی بوو ئەوە بوو دوایەوە هاتە ناو یاریەکە و یاریەکەی بە ئاسانی کۆنتڕۆل کرد و حقوق گواردیۆلا شەڵی کاتی ئێمە باش بووین ڕیال مەدرید گۆڵی لێکردین کاتی ئێمە خراپ بووین ئێمە گۆڵمان لە ڕیال مەدرید کرد. من بە پێشانی هەموو پێشبینەکان ئەم یارە زۆر بە ئاسان بۆ ڕیال مەدرید دەبینم باقل تەسەوری من ئەتوانێت سیتی بە ئاسانی تێپەڕێنێ و بە جیازی دوو گۆڵیش لە سیتی باتەوە. پێ دوانیە لە یاریگای ئیتیحادا بارگرانی بۆ ڕیال مەدرید دروست بکە نەوەڵا چونکە یاریەکانی پێشوش بینومای هەر لە یاریگای چێلسیا بووە هیچ بەربەستێکی بۆ دروست نەبوو لە یاریگای لیڤەرپوڵ توانێتی 5 گۆڵکە بە عەقلی من و تەسەوری من ئەم توانم یاریش بە ئاسانی تێپەڕێنێ.